دەم باش دایکێن هێژا ژنێن بڕۆمەت ژن و هەلبژارتن دیسا لە هەمبەری هەوەیە. دژن و هەلبژارتندا ئەم دخوازن ئیرۆکە لەسەر بابەتێکی گرنگ بۆ ئاغڤن کو پەیوەندی ڕاستە ڕاست بە ماڵباتێ پاشان بە جڤاکی هەیە. تەندروستیە ماڵباتی پاشان ژی تەندروستیە جڤاکی دەبێت چ بێتەکردن کو هەتا ئیرۆ نەهاتیەکردن دیاسا و ڕێنمایاندا دەبێت چ وەرە پەژراندن. ئەو نامزەتە ئیرۆ میێوانامەیە وێ چ پلان و نەخشەڕێ هەنە کو دناو پەرلەماندا دخوازە لەسەر بخەبتە کو تەندروستیە جڤاکی 100% لە جڤاکێمە بەرقەرار ببە. ئەگەر تەندروستیە جڤاکی نینە چییە سەدا؟ ئەگەر ژ ئیرۆشوندا هەبە دێ چ وەرە گوهارتن بە هەڤرامە بشۆپینن ئەم وێ پرسێ بدوو داچوونێکە ڕۆژنەمەوانی دشۆپینن. جوان یونس ڕۆژبەیانی ساڵی 1986 لە ئاوارەیی لە ئێران لەدایک بووە. لە ساڵی 2007 بۆ 2008 بڕوانامەی دیبلۆمی لە پەیمانگەی تەکنیکی هەولێر بەدەستهێناوە. لە ساڵی 2007 کارگێڕی نووسینگەی ڕێکخستنی قوتابیانی پارتی دیموکراتی کوردستان بووە. لە 2011 بۆ 2012 بڕوانامەی بەکالۆریۆسی لە بەشی زمانی ئینگلیزی لە زانکۆی جیهان وەرگرتووە. خاوەنی بڕوانامەی خولی ڕۆشنبیری لە قیدووی پارتی دیموکراتی کوردستانە. لە ساڵی 2017 بڕوانامەی زانکۆی ئەربیلی نێودەوڵەتی بۆ بەڕێوەبردننی کاری ڕێکخراوەی بەدەستهێناوە. لە ساڵی 2015 تاوەکو ئێستا بەرپرسی ناوەندی هەولێری یەکێتی ئافرەتانی کوردستانە. ئەندامی دامەزراوەی زەنگە بۆ مافەکانی مرۆڤ. شارەزایی هەیە لە زمانەکانی ئینگلیزی و فارسی و عەرەبی. لە پاش وان دەر و دیواران خانمێک بە قاسی ناوێ خۆ جوان هەیە. ژن و هەلبژارتن دەکەوە هەندورێ ماڵاوێ. سوحبەت محەبەتێ دکەن پلان و بەرنامەیە نوێ گەوا بچە ناو پەرلەمان ji bo hatînin serekranê. Hûn jî bimera bin. Beyanî baş. Çûnî ciwan xan. Ehwalet başî? Bê hewa nexweş, taştêya sibê xaniman wekî her car bi hevra kom dike. Li ser vê taştê xanimek heye xwe namzet kiriye. Ciwan Rojbeyanî li tenjtewê xişkawê heye. Lê tiştekê balkêş li ser vê sifreyê diqewmît dibe ku hûn dîqet nekin, dibe balawe nekişan, dibe ez bêjim. Ew her du xanim xuşkêniyê kin, her du jî cêm kin. Lê hûn biryarê bidin ka reng û rêya wan bi hev diçît naçît ez nizanim. Ji ber ku jin nikarin zêde derheqê jina da bawin bi rastî bi taybet li ser û şikl û romayî newsa. Ciwan xan gelek spas bû taştê. Gelek sax bî, taşteyeke rengîne destê jî xweş bin Cihan xan. Jin û helbijardin mêvanê mala te ye? Gelek spas. Em dixwazîn bizanîn wekî jin û helbijartin. Ciwan xan bûçî xwe kandîd kirdiwe. بەڵێ بە حکمی ئەوەی من لە 2004ەوە ئیشی ڕێخستنەکانی پارتی دیموکراتی کوردستان دەکەم. تقریبان 14 ساڵە من لە ناو چینی گەنجان و قوتابیان و ئافرەتان کار دەکەم. لە نزیکەوە کۆمەڵێک کێشە و گرفت هەستم پێیان کردووە. ئەو کێشە و گرفتانە لەلایەن خۆمانەوە لەوانەیە زۆربیان چارەسەر کرابێ هەوڵی زۆرمان بۆیان دابێ بەڵام لە کۆتاییدا پێویستی بە یاسایەک هەیە. ئەو یاسایش دەتوانی تۆر لە پەرلەمانە جێبەجێ بکەی و دەری بکەی. بۆیە بیرم لەوە کردەوە ئەو کۆمەڵە کێشە و گرفتانەی کە من بینیومە بتوانم لە پەرلەمانەوە خزمەتیان پێ بگەینم بە ڕێگای یاسایەوە. بەڕای من لێرە باسی تەندروستی خێزان دەکەین کە ئێمە کۆمەلگایەکی تەندروست و کۆمەلگایەکی بەهێزمان دەوێت کەواتە پێویستمان بە خێزانێکی تەندروستە کە خێزانەکە تەندروست بوو کۆمەلگایەکەشت تەندروست و بەهێز دەبێت. یعنی توێنە تەندروستیە دناو خێزانە کوردیدا لە کۆمەڵگی هێمە دبینیش بەروێتە ئەو بڕیارگرتیە زۆر باشە. جوان خان دناو نیقاشێن تەدا باوەڕ بخۆبوونێکێ دبینم کو تو دبێژی لە پەرلەمان بم لە ژنێن جودا هەنە وەکی کو تو لێ دەرەی. چوو ساڵ تەتکێت و بێژی پاش ناوێتە ڕۆژبەیانی یان جوان خان بخۆ بتەنێ ئەو هێستێدا بێژیت گاوا لێ دەرێ بم دێوسا بکەم. ڕۆژبەیانی شانازیەکی زۆر گەورەیە بۆ من بەڵام من هەموو خەڵکی کوردستانم
من بەپێی ئەزمموی کارەکانی خۆم بەپێی ئەو ئیشانەی کە کردومە باوەڕیم بەخۆم هەیە کە دەتوانم لەوێ ئیشەکان جێبەجێ بکەم. بەێ خانم ڕۆژبەیانی بابەتی مە ئەڤروکە زۆرە گرنگە تەندروستیە خێزانیە وەکی تەگوت و ماڵباتێک تەندروست بیت جوواکێکی تەندروست چێت بیتن کێماسی گەلەکن ئەم دل سەروان کێماسیە باوەنی لە لەسەر تاشتیان بچ ناف کار و خەباتەتە و ژیانەتە ئەم پلان و نەخشەڕێنتە پاشی ئاشکرا بکەن لێنها خوشکەتەک و جێمکە جیهان خان دخوازم گەلوێ باخفم ئەو جوداهیەتە بێژیت مەسەلەن وەکی خوشکێک بەحسێ تە بکەتن مەسەلەن ژنێک چاوایی دایکێک چاوایی خوشکێک چاوایی دخوازم خوشکەتە ببیسم. بەڵێ ئیمان خان من و جوان بکەین بەڵام هیچ لێک ناکەین هەموو ئەڵێن هەتا لە تەسەڕفات و تەعاملیشمان هەر جیاوازین جوان وەکو دایکێکی زۆر دڵسۆزە سەرەڕای ئەوەی کە خەریکی ئیش و کار و دەرەوەیە زۆربەی کاتەکانی لە دەرەوەیە خەریکی کارە بەڵام هەر دایکێکی حەنونە هەر ئاگای لە مناڵەکەیەتی بۆ ئێمەش هەر ینی کەم ئەیبینین ئێستا بە حکمی ئەوەی ئیش و کارەکەی زۆرە و هەر لە ژیانی لە بیدایەتی ژیانی هەر خەریکی ئیش و کار و ڕێکخراوەتی و ئافرەتان و بەو حکمەوە زۆر ئێمە کەم دەیبینم. هێژان ئەم لەسەر تەندروستیە خێزانی تاخوین دناف خێزانە کوردەواریدا دناف کۆمەڵگە هێمەدا وەکێمە گوت گەلە کێماسیەن هەین ژلوێ ئالیە تەندروستی ژە ئالیە خوێندنێ دەبێت و ڕەوشەم بیریەکە تەندروستی و خوێندنیژی دە ئاستێکی پێویستدا نەبیدنەوە جوواکێمەدا کیە سەبەب ڕێنما چنە ئەگەر یاسایەکە تایبەت هەبیتن بە تەندروستیە خێزانی دێ چەند خزمەتە جوواکی بکات تایبەتی ژنان کو ئەون ستونا ماڵێ ئەم بە هەڤرا ژڤر دەردکەون ئەم لە سەروان مژارێن گرنگ کو پەیوەستیان و ڕاستەڕاست پەیوەندی بە جوواکی بە هەیەم داخوازن هەر جوواکێکیدا کو خێزان تەندروست بێ جوواکژی تەندروستە ئێجا دوێ تەندروستیە جستەیی بگرە یادا دەرونی بگرە دە جوواکێکی وەکی جوواکێمەدا تەندروستیە خێزانی ئەو جێن و پەیوەستدارن بە تەندروستیە خێزانی لە گۆڕی پێویستن ئەو یاسا و ڕێنماین هەین چقا خزمەتێتکەن ji bo tenduristiya xêzanî di nav vê navberê da çi huşyariyek heye ji bo tenduristiya xêzanî yanî wekî pêwîst malbat li Kurdistanê xêzan huşyariya خێزانی لە دەفوان هەیە و خێزانە وان تەندروست بە یان ئەو پێنگاوێن دهێنە هاوێتن دەوێت چ بن ji bo ku خێزانێکە تەندروست پاشان کۆمەلگایەکی تەندروست di nav civakî de hebe li vê derê dikture Suzî Canbas li vê derê serokê تەندروستیە خێزانیە di nav civakekî wekî civakê me da yekem car dixwazim li ser wê bipirsim huşyarî heye تا ئێستا لە کوردستان وشیاری تەندروستی خێزانی زۆر کەمە یعنی زۆربەی لەناو دکتۆرەکانیش زۆربەی پێدەلێ ئەتوو تەندروستی کۆمەڵی ئەمە تەندروستی خێزانین کە دەکاتە فامیلی فزیشیان دەکاتە دکتۆری عائیلەی ئەوە لە خارج ئەو بەرنامەیە تقریبا لە 2010 لە کوردستان هەیە تەطبیق نەکرایە بە جوانی دخوازن کێماسیا بزانن کەم و کوڕیەکان چین لەو بنکە و بنکەکانی تر ئەو خاتونە دەوێت بچێتە پەرلەمان بۆی لەسەر ئەوانە ئیشکە لە پرۆژە یاسای خۆی یەکەم شت دەبی قانونێکی دەربینن تطبیقی پزیشکی خێزانی لە هەموو کوردستان بکرێ بەێ دکتورە سوزی جوان خان دکتورە سوزی دەبێژیتن دەوێ یاسایەک هەبە کو پزیشکی خێزانی هەبیتن و ئەو یاسا وەرە جێبەجێکردن ئەو پرۆژە یاسای توژێ بە حستکێک و لە پەرلەمانتە بڕیارە لەسەر بخەبتی دچان خزمەتە خێزانێ بکە بەڵێ پرۆژەکەی منیش ئەوەیە کە یاسایەک دەربچێت بۆ پزیشکی خێزان کە مەجبور بکرێت لە هەر گەڕەکێک بۆ نمونە دوو گەڕێکێک بنکەیەکە بێ گەڕەکێک بنکەیەکە بێت بۆ ئەوەی ئەو بنکەیە سەر بە خێزان بێ ببێتە ئەویش ببێتە یەک لە فامیلی خێزانەکە دکتۆرەکە وای لەگەڵ بێت زۆر کات دەبینین بۆ نمونە بە تایبەت لە ئافرەتی ئێمەدا نەخۆشە
حاڵەتی تێک چۆ بەڵام ناتوانێت بە تەنیا ئەو ڕێ ببڕێت و بێ سەردانی نەخۆشخانە بکات هەر وەک دکتۆرە سوزیش باسی کرد لۆدی نەخۆشخانەکانیش بۆ شێوەیە کەم دەبێتەوە ئەگەر ئەو بنکەیە نزیک ماڵی خۆی بێت و خێزانی خۆی بێت ئەو پزیشکی خێزانی خۆی بێت دەتوانێت بە تەنیاش بڕوا سەردانی پزیشکی خۆی بکات چکە مەلەفەکانی هەموو لە لای پزیشکی خۆیەتی هەمووی حازرە دەزانێت چی پێویستە بۆ بکرێت چی پێویست نییە بۆی بکرێت. يعني أو علاجاني أما دماني يعني لون خوشدين كم هيا حمزاري لو داري أجا كمك هابي نية والله إيما يعني أبي همونا خوشيان هي خاص دكتور مان هي دكتورها غدية سكرية زغطة بيوستي مان هي يعني دكتور مان هي دتي هێژان ژن و هەلبژارتن ji dûvdaçûna xwe ya rojnamavanî li ser babetê tenduristiya xêzanî berdewam dike em li ser xelekê giring diaxivin her dina girêdayî babetê me girêdayî xêzanê ye girêdayî takî di nav xêzanê de ew jî xandin e ku hin qutabî hene li Kurdistanê bi sedemên cuda cuda ji xandinê qut bûne hikûmeta Herêma Kurdistanê rên maw yasa çi ne ji bo hêsankirina rê ku ew qutabî herçend temenê wan mezin jî be dîsa vegerine ve xandinê divê çi xizmetekê zêdetir bête kirin ji bo hêsankirina rê û rêzelalkirina zêdetir ji bo wan Diktor Viyan li vê derê Diktor Viyan Silêman Sekreteriyekî Afretên Kurdistanê gelek spas bû wê derfetê Diktor tu çikê masiya di rên maw yasayê de dibînî ku eger ciwan xam tiştê perleman li ser wan bixebite ji bo xizmetkirina zêdetiriya wan qutabiyan bi taybet yên ji xandinê qut bûne. Biyate divê xola perleman da bi taybet ew xanima henê proje yasayek heye ku li ser tendurustiya xêzaniye xandinê jî digire çi bête kirin kê masî çi ne bi wan muşkilên ku heyn di waqî de حقیقت ئاماژە دا خاڵێکە زۆر گرنگ ئەو ئاستەنگت ئێنە ڕێە ئافرەتێ چونکە ڕاستە احتیمالە ئەو ئاستەنگەیە بۆ کوڕیژە هەر هەمان شێ بۆ ڕێگەزێ نێرجە هەبێت بەلێ ئەو ئاستەنگن بۆ ڕێگەزێ ئافرەتی هەی زۆر زۆر زێدەترن ژبەر چێ ژبەر هەندێک و هێشتان هزرا زەڵام سالاریە یان باب سالاریە دناف کۆمەڵگەهی دەیا زاڵە و هەروەها ترکیزێکا زێدەتر یا ئافرەتێ لەسەر خێزانەیە و ئەرکێوێ دوو بەرامبەری زەڵامی قورسەت جڤاکێدا چونکە ڕێڤەبرنا خێزانێ هەتانوکە دناف کۆمەڵگەهی کوردیدا بتنێ ئافرەت وی ئەرکی ڕادگرێت وش لای زەڵامی دا هەفکاریەکە زۆر و یەکسانیەک ئان هەفبەشیەکە بشێوازێکی هاریکارت گەلدانینە ئەvە چەندێژ وەلێ دکرد کو حقیقت نەشێت بەردەوامیە بدەتە خوێندناخوا و ئاستەکێ بمین براستی گلک جارا آفرتک دیت داخزا هفکاریش مکد دیف ریجه یا معدله ویل جه که هاتیه برگرتن کجی خزان آوی دوره اگر به پلیکا که امتر لهمان بشه خواه بیت ورگرتنی کل جه که نزیکی بتل زانکوه که نزیکی مالاوی بد گلک بسانه هیتر دی بد دیشید بردوامی بده تخواندن خواه وی بواریج ده اگر رنمایین تایبت و جه لجنا خوندن و پرورده و خوندن پارلمان کردستان ده سرهندک یاسا کار بتکرن که جیاوازی که پوزیتیو بو آفرت دوی بواری ده هبد دکاره که باش بد و رجای که زورتر آفرت ده خوندنا بلند ده هیت ورگردن و اوه همی بیگ و دی بتا پنگا و کادیتر هم بو خیزانه که تندرست بو کسی که هفسنگ بو مثلا جگیر بونا یکسانیه عمروف سرالیه دی ناف کمالگه کردستان ده دکتوره دسته خوش بن گلک سپاس او خالنت آماجه پکریم راستیجی همو گلک گرنگن به تایبەتی وی خالا کود بیجیتن مهلتا دایکاتی بو خانمین کو بردوامی دانه خواندن خو هر وها بوان خانمین کو دورن جباجار و پلین وان او قاسی بیجن نباشن یان مجبور دبن بچنه زانکوی کی پیمانگه کی کو دور بیت جباجار وانه بزن پروژه خانمه اوی کو بحث جد کردن و پارلمان دا کل سر خواندن جی بگشتری سر تندرستی خزانیه دی چه استفاده لوان خانمان بکیه آن همه بحث کردن کو که مکاسی درین ما و یاسای دهنه بەڵێ ئەو هۆکارانەی کەوا دەکەن ئافرەتی ئێمە لە خوێندندا ببڕێت هەروەکو دکتۆرە ڤیان باسی کرد یان ئەو شوێنانەی دووردەستی ئافرەتە کە
بەو نمرەیە بەدەستی هێناوە ناتوانێت بڕاتە ئەو شوێنە ئیتر لە بەرباری کۆمەڵایەتی بێت یان کەمی دەرامەتی ئەو ماڵە بێت کە نەتوانێت بۆ ئەوان زۆر قورس دەبێت یاخود لە تەمەنێکدا بەپێی دابوونەریتی ئەو خێزانە لە تەمەنێکی بچووکدا پرۆسی هاوسەرگیری دروست دەکات ئەوە شوای لێ دەکات کە لە خوێندندا ببڕێت لەبەر چەند هۆکارێک بۆیە پێویستمان بە چەند یاسا و ڕێنمایی هەیە کە ئاسانکاریەکی تەواو بۆ ئافرەتان بکرێت بەس بۆ ئەوەی لە خوێندنەکانیان بەردەوام بن. یعنی ئەو پرۆژه یاساک و توژێ بە حەز دکەیت و بگشتی جهدگرێت ناو تەندروستیا خێزانی پاشی جوواکیدا ژخوا ئەڤەژی بەشێکی گرنگە ژ تەندروستیا خێزانی ئەگەر مەسەلەن دایکێک نەخوێنداوار بیت نەڕەوشەنبیر بیت ممکنەوەکی پێویست هەتا نەکاری زارۆکی خۆشی ببەتە نەخۆشخانەیە هەرچەند ماهاچێکی ژی ناتوانێت منداڵەکانی بدات ئەvە هەممی دکەوە خزمەتە خێزانێکی تەندروست ئەوە توژێ بە حەستکە ئەو پرۆژه توژێ بە حەستگە دێت چەند خزمەتە وان خانمان وان دایکا بکە یەنک و ji xandina xwe qutbûne yan berdewamin ji ber dayikatiye meselen yan ji ber durûmeke madî neşên berdewam bin. بەڵێ دەکرێت کە تۆ بوویت بە دایک و لە هەمان کاتیش قوتابی بووی دەکرێت ئاسانکاری بۆ ئەو دایکانە بکرێت ئیتر لە ئیمتحانەکانە بۆ نمونە بە ئاسانکاری لە ئیمتحانەکان بکرێت و لە غیابەکانی داوامکردنیان زۆر کات من خۆم دایکم یعنی لە کاتێکدا منداڵەکەت نەخۆشە و پێویستی بە دایکە کە دایکی لەگەڵیا بێت دەکرێت لەو شتانەیە تەسهیلات بۆ ئافرەت بکرێت تاکو ئافرەتەکە بتوانێت هەم لە خوێندنەکەیدا نەبڕێت هەمیش خێزانەکەی پەروەردەیەکی باش بکات. یعنی ئەو پرۆژە خزمەتەوان ژنا دکەیە کون دخوازم بەردەوام بن لەسەر خوێندن نەکرێت ئەوان مەجبورن کە لە خوێندن بێنە دەرەوە لەبەر ماڵم لێ دیساژێ پاکێجێکێ تەمام دکەوە چارچوبەیە خزمەتا خێزانی دناو جوواکێکی تەندروستە ئەگەر ئەو هەنگاو بێنەهاوێتن. هێژان بە درێژەهەیە ڕۆژێ مەدوڤداچوونێکی ڕۆژنەماڤانیە هورگول کرد دەرحەقێ تەندروستیا ماڵباتی پاشاژی جوواکی ما دیگەل هەن بسپوران ئاخەفت مە لەگەل هەن خانمان ئاخەفت و چالاکوان بوون دمافێ ژناندا مە ڕاو بچوونێن وانستاندن کاچکێ ماسی هەنە درێنما و یاسایاندا دەبێت درێنما و یاسایاندا چوەرە گوهارتن دیاساندا چوەرە پەژراندن ji بۆ زیاتر خزمەتە ماڵباتێکی تەندروست پاشی جوواکێکی تەندروست و بە تایبەت ژی بۆ وان ژنێن کو خاندنێ خودبوونە ئەو ڕێنما و یاسا دەبێت چوەر نەکردن هەتا زیاتر خزمەتە ئەوان وەکێ دایک وەکێ ژنێکی بێدەست هەڵات وەکێ ژنێکە دوورە باژار ژنێکە دوورە خاندن بێکردن بە درێژە هەیە ڕۆژێمە بە هەڤراوە مژار شوپانت جوان خان نەریناتە لە سەروان گوتنێن هاتنەکردن لە سەروان داخوازێن هاتنەکردن ji bo ku eger jinek derbasî perleman bibe erê rast e cêkî tenfîzî nîne lê dîsa ez dixwazim wê pirsê ji kêlekayê li te bikem rêjeya jina di nav perlemanda kêm e dibe ku hin caran alîkar nebî ji bo pejrandina yasayekê lê eva ku ev rûkê hatiye gotin hatiye daxwazkirin bi giştî Ciwan Xan dê bikare li ser wan bixebite weke proje yasa wan derxehûlê باسی ئەومان کرد کە کۆمەلگای ئێمە ماڵباتی ئێمە چۆن تەندروست دەبێت بۆیە هەر خانەوادەیەک پێویستی بە پزیشکێکی خێزانی هەیە بۆ ئەوەی خانەوادەیەکی تەندروست بێت پزیشکی خێزانی چییە؟ هەر گەڕەکێک پزیشکێکی خێزانی خۆی هەبێت ئەوە چه سوودێک دەگەێنێت لە بۆ ئافرەتان ئافرەت هەیە شەرم دەکا بە تەنیا بڕواتە پزیشکێک یان خۆت چاوەڕێی باوکی یان برای دەکات بۆ ئەوەی بێت بیباتە ئەو شوێنەکە لە حاڵەتێکدا نەخۆشکەوت لەو کاتەیە خۆی دەتوانێت بڕواتە ئەوێ لەوێ چییە؟ لەوێ مەلەفی خۆی تایبەتی خۆی هەیە هەر ئایلە و ناوی ئایلەکان هەموو مەلەفی تایبەتی خۆیان هەیە فایلەکی تایبەتی خۆیان هەیە هەموو شتەکانی تۆی تێدا نووسراوە پێویست ناکات ئەو کەسێک کە دەڕواتە ئەوێ بۆی شەرح بکاتەوە کە بابەتەکانی نەخۆشیەکانی پێشووتری چی بۆچی نەبووە ئەوجا لەو حاڵەتەیە هەم نەخۆشی دەرونی هەم نەخۆشی جەستەیی کە ئێستا نەخۆشی دەرونی لە لای ئێمە بە شێوەیەکی ئەیبە سیر دەکرێت ئەگەر تۆ بڕۆیتە لای
دکتۆرێکی دەرونی بەڵام کە تۆ پزیشکی تایبەتی خۆتت هەبوو پزیشکی خێزانی خۆتت هەبوو ئەو کاتە زۆر بە ئیسراحەتی خۆت چ دەرونیە بە چ جستەی بێت تۆ دەتوانی گفتوگۆی لەگەڵدا بکەیت. بله جوان خان ئەو بە بەحسی تەندروستی کرد هەمیا جستەی هەمیا دەرونی ئەگەر هەموو گەڕەکانداوەکی تو دبێژی بنکەین تایبەت هەبن دوان بنکەیاندا نوژدارێ تایبەت هەبیتن دەبیتە نوژدارێ ماڵباتی وێدەمێ خێزانێکی تەندروست ناجوەکێکی تەندروستدا ئاوا دەبیتن و خێزان مەجبور نابینن جێن دوور و درێژ ببڕن هەتا بچنە نەخۆشخانەیە. ئەو دوێ وەرە ئۆرگانیزەکردن تەژی بڕیارە لەسەر وێ خاڵێ بخابەتی پێ خزمەتێکی زێدە بە ماڵباتێ بکە. خەڵا دەنجی مە بەحەس کرد وان ژن و کێچێن ji خاندنê hatine birîn bi taybet molata xandinê ji bo keç û jinên dixînin di zanîngehan da di qutabxaneyan da divê ew jî bête serrastkirin yanî xanim hebûn ew xastek jî hebû ji xwe di planata de heye li ser wê jî bixebitî. Ji bo yê te çaye bêjî. بەێ من دەڵێم پێویستە یاسایەک یان بڕیارێک هەبێت بۆ ئەو خانمانەی کە لە خوێندندا دەبڕدرێن. دەبێت دەستێکی هاوکاریان هەبێت کە نەهێڵن لە خوێندندا ببڕدرێن. لەوانەیە ئێمە و کوڕەخراوی خۆمان زۆر جار هەوڵی ئەوەمان داوە ئیتر بەکەم و بە زۆر ئەو کێشەیەمان حل کردووە کە بتوانین ئافرەتێک نەهێڵین لە خوێندندا ببڕدرێن بەڵام زۆر کات نەمانتوانیوە ئەو کێشەیە چارەسەرکەین پێویستی بە یاسایەک یان بڕیارێک هەیە کە بتواندرێت چارەسەر بکرێت. ئەو بابەتێن هەنێ هەمی گرێدای تەندروستیە خێزانینە. یعنی برەیاتە نابێ کوردستان ژی سوودێکی ji serbûr ji rabردوویê wan welatên pêşkefti werbigire ji bo tenduristiya xêzanî di welatê me jî da cêbecê bibe. Helbet piştî salan otoekê pêşkeftin di gelek sektoran da çêbû. Lê em bêjin bi taybet sektorê tenduristiyê û xandinekê mukasî gelekin. Yani ji îro dest pê bikim heta sibê dibêjî xilas nebin. Helbet pêşdaçûn çêbûye xalên baş erênî çêbûne. Lê dîsa jî gava em diçine ser bineretê ji binekûkê em hûrgiliyan da diçin ئەم دەبینن کوکێ ماسی gelek zêdene bi taybet di nav xêzanê da tenduristiya xêzanî tenduristiya civakî ew xalên tu jê dibêjî dê xizmeta civakî bi tevayî bikin û weke jinek dê bikare bibe sedemê wêyekê ku ew proje yasa derbas bibe. من وەکو ژنێک دەتوانم ئەو پرۆژە یاسایە جەختی لەسەر بکەمەوە و لەگەڵ ئەو لیژنەیە کە تایبەت بە بواری ئافرەتە تایبەت بە بواری پەروەردەیە ئێمە جەخت لەسەر ئەو خاڵە بکەینەوە کە ئەو خاڵە زیاد بکرێت کە ئەو خاڵە ئیشی لەسەر بکرێت لە پەرلەمان. بله یعنی ئەو دێ خزمەتێکی گشتی بدە جوواکی بدە ماڵباتێ بەزەبەت ئەو کات خێزانێکی تەندروستت دەبێت خێزانێکی هۆشیارت دەبێت کە تۆ دایک هۆشیار و خوێندەوار بوو کەواتە خێزانەکەشت هۆشیار و تەندروست دەبێت کە دایک خوێندەوار نەبوو لە هەر حاڵەتێک کە منداڵەکەی تووشی دەبێت لە نەخۆشی بێت دایک ناتوانێت هیچ شتێک بکات چکە بای ئەوەندە هۆشیاری ئەوەی نییە کە هۆشیاری بە مناڵەکەی ببەخشێت بەڵام کە دایکەکە خوێندەوار بوو خێزانەکەش باشە civakekê yemeda ku dişert û mercengîran da derbas bûne şora şwîster hildan çêbûne ji salên bîsta wê da qirkirin li ser Kurda çêbûye meselen gelek malbat nekarîne keçin xwe bişînin dibistanê binêrine qutabxaneyê sîçê wananîne ku nexîn dewarin meselen rolê saziyên girêdayî afretan çalakvanên mafên jinan çalakvanên medenî pizîşkan bi giştî çi ye di hişyarkirina wan jinan da ku nizanin yan hişyariyek wekî pêwîst niye. بەڵێ کاتی خۆی بەهۆی ئەو هەموو شەڕ و نەهامەتیە و دابوونەریتەی کە کۆمەلگای ئێمە زۆر زۆر قەپات بوو کاتی خۆی بە هیچ شێوەیەک ئافرەت بۆی نەبوو بخوێنێت زۆر بەکەمی. بەڵام ئێستا کە ئێمە لە 2010 داین یعنی زۆر زۆر جیاوازە لەگەڵ بزە زۆر جیاوازە لەگەڵ ئەو کات یعنی ئێستا بۆ بهێڵن کە ئافرەتی نەخوێندەوارمان هەبێت ئەو کات بارودۆخی جیاواز هەبوو بەڵام ئێستا بارودۆخەکە هەمووی گونجاوە بۆ ئەوەی ئافرەت بخوێنێت کەواتە بۆ نەخوێنێت بۆ خوێندەوار نەبێت بۆ کۆمەلگایەکی هۆشیار دروست نەکەین. بله کەواتە هۆشیاریە جوواکی ji ماڵباتی دەست پێ دکە پاشە دەرباسی خێزانت بە. بله بله داوی خاڵێنە ژن و هەلبژارتن ji نامزەتە پارتیا دموکراتە کوردستانە جوانخانە دپرسە جوان ڕۆژبەیانی چما خەلێک دەنگی خۆ بدەتە لەبەر ئەوەی من کچی پێشمەرگەیەکی قارەمانم و براکانیشم بە هەمان شێوە پێشمەرگە بوون من هەست بە پێشمەرگە دەکەم دایکم کچە شەهیدە هەست بە ئازارەکانی ماڵی شەهید دەکەم و لە نزیکەوە
چەند کارێکم لەگەڵ ئافرەتان خێزانی شەهید خوشکی شەهید کردووە هەستیان پێ دەکەم بە تەواوەتی و کاری قوتابیانم زۆر کردووە لە ناو گەنجان بووم لە ناو ئافرەتان بووم بۆیە من لە نزیکەوە هەست بە هەموو ئەو کێشە و ئازار و گریر و گرفتانە دەکەم کە لە ناو کۆمەلگای ئێمەدا سەری هەڵداوە بۆیە دەتوانم بم بە نوێنەری ڕاستەقینەی ئەوان و لە نزیکەوە کێشەکانیان چارەسەرکەم بە ڕێگای یاساوە. بۆ خودی دەست هەڵاتان بڕیاردەران داڕێژەرێن یاسا و دەستورێ لە وڵاتێ من ئەم دەبێژن هوشیاریا جواکی یانجی تەندروستیە خێزانی و ماڵباتی لە وڵاتێمەدا ئاستێکی گەلێک نزمدایە. دوی ئاستیدایە کوجار نامر و شەرم دکێ بە حەجێ بکە. دەبێ ڕێنما و یاساین تایبەت بە تەندروستیە ماڵباتی تەندروستیە جواکی بە هوشیاریە خوێندنێ لە باژنان لە باجواکی وەرنە دەرخستن. ئەو یاسا و ڕێنمایên هەین ئەگەر هەبنجی کێماسیên gelekê mezin têda hene. Divê guhertinên bingehîn divan yasayan da werne cêbecêkirin. Hûn jî evrûkê bi dirêja hiya rojê di dûvdaçûna me ya rojnamevanî bimarabûn. Me kêmasî şûpandin, me gelek kesdan axiftin, li dawiyê gehiştin derencamê divê bi teqezî ew rênma û yasa ji bo tenduristiya xêzanî paşa jî civakî werne guhertin. Çav li welatên pêşkeftî bikin. Ji no helbijartin îrokê jî proje kandîdekê ji bo eşkera kir. Ku dê li ser bixebite eger hatû baweriya hewestan. Îro jî em xatir dixwazin. Heta rojekê din bi projeyê kandîdekê din biryar ya hewaya.